بە ستایلی هەولێریە یان ستایلی سلێمانیە؟ طبعا ستایلی هەولێری. من دیاری خۆمان بەفکردێتەوە کە وەخت خۆی داکمان نانی لۆ دەکردین ئەو هەکەلانش لە بۆ دروست دەکردین. سڵاوت لێ بێ پێم بڵێ ئەتوو چتەکەی ئەوڕۆ. وەڵی ئەم ئەو کەلانانە دەبرژێنم. نیشت بەس برژاندنەکەیە. برژاندنە. باشە خەڵکی زیاتر داوای کام زۆر دەکەن کەلانیان دەویان پەنیر و شتەکەشان دێت. وەڵی زیاتر داوای کەلانی دەکەن بەس ئەوانێک کە خەرچی لای سەرنە ئەوان دێن زیاتر داوای گۆشت و پەنیرەکەی دەکەن چکە ئەوانش هەر کەلانەی دەخۆن لای خۆیان بەس کە دێنێ ئێرە دەبینن گۆشت و پەنیر هەیە جیاوازە داوا دەکەن. باشە هەیە داوای هەر سێنەوە بکە مەسەڵەن تێکەڵە بە یام شەکەل داوا. بەڵێ هەیە دێتن دەرێ هەرسێکم دوێم شەکەل بیتن پیازەکە و پەنیرەکە و گۆشتەکە ئەمەش لەوەی دەکەن. باشە نرخەکانیان چۆن ئەڕۆ نرخەوت. وەڵی نرخەکەی هەرزانە هەموو جارێ هەر بەو نرخەش فرۆشتیتمان کەسیش گلەی نەبووە لە نرخەکان الحەمدوللا. باشە مشتەکانتان چۆن ئەوڕۆ یەکەم ڕۆژە تا ئێستا مشتریتان چۆن بووە ئەوانەی کە دەنجی گەنجن یان کەسی بەتەمەن زیاتر؟ وەڵی الحەمدوللا مشتریەکانمان باشە و ئەوانەی دێن زیاتر کەسە بەتەمەنەکانن چونکە کە دێنی ئێرکانە دەرن ئەمە ڕێک من دیاری خۆمان بەفکردێتەوە کە وەخت خۆی داکمان نانی لۆ دەکردین ئەو هەکەلانش لە بۆ دروست دەکردین. پێم بڵێ ئەمڕۆ لێرە چی دەکەی؟ وڵا کەلانێ دەکەین. باشار کەلانە یان شتی دیکەی چتانی بێ لە کەلانە؟ ناشتی دیکەش پەنیر گۆشت ئەستوکە باڕون ئەستوکە بە شەکر. ئەستوکە بە شەکر و بەڕوونەکەتان بە ستایلی هەولێریە یان ستایلی سلێمانیە؟ طبعا ستایلی هەولێری. بەڵێ. باشە لۆ هەرچی فستیڤال هەبیتن کەلانە و ئەستوک و ئەوان هەر دەبێتە دابێ؟ لەبەرەوەی خواردنەچی کوردەواریە. کوردەوارێ طبعا.